مۆساد شەڕەکەی لە ئێران بردەوە نەک هێزی ئاسمانی ئیسرائیل ئەمە کۆدەکە بوو. شەوی ڕابردوو هێرشێکی بەرفراوی ئیسرائیل بۆ سەر ئێران دەستی پێکرد. بنکە ئەتۆمیەکان، سەربازگەکان، فڕۆکەخانە و زاناکانی ئەتۆم و بەرپرسانی باڵای سەربازی کردە ئامانج. ڕەنگامە بەهێزترین گورزی ئیسرائیل بێ لە ماوەی زیاتر لە 14 ململانی هەردوو وڵات. هەمووان باسی توانە و قودرەتی هێزی ئاسمانی ئیسرائیل دەکەن، بەڵام لە ڕاستیدا ئەوەی شەڕەکەی بردەوە دەستگای هەواڵگری ئیسرائیل بوو نەک هێزی ئاسمانی. تازە بە تازە میدیا ئیسرائیلیەکان ئاشکرای دەکەن کە چەند مانجێک مۆساد لە ناوخاکی ئێراندا گەرای ئەم هێرشەی داناوە. بە چەند ڕێیەکی جیاواز دەیان موشەکی بردۆتە ناوخاکی وڵاتەوە. هەر لەوێش لە نزیک بنکە سەربازەکان سەکۆی هەڵدانی درۆنی داناوە و بەر لەوەی هێرشەکانی دەست پێ بکەن بە درۆن و موشک هێرشکراوەتە سەرهێزی بەرگری ئاسمانی ئێران و پەکخراون. زیاتر لە 200 فڕۆکە چوونەتە سەر ئاسمانی ئێران و گورزیان وەشاندووە. ڕۆکێتەکانی ژڕەی دووریان بڕیوە و گەیشتونەتە ئەو جێی دایانەوێ بەبێ ئەوەی ڕێیان لێ بگیرێ. مۆساد خۆی دانی بەم ڕاستیەدا ناو ڤیدۆیەکی بڵاو کردەوە کە چەند چەکدارێکی مۆساد لە ناوخاکی ئێرانەوە درۆنەکان هەڵدەدەن. لەوە زیاتر هەندێک سەرچاوی ئیسرائیلی سەردەکێشن بۆ پرۆسەیەکی گەورەتری هەواڵگری کە زۆر بەوردی تەوەن و داواکانی چنراون. کەناڵی فۆکس نیوزی ئەمریکی لە زاری بەرپرسانی ئەمنی ئیسرائیلیەوە هەندێک زانیاری سەیری ئاشکرا کردووە. بە شێوەیەکی گوماناوی بەرپرسانی هێزی ئاسمانی ئێران هەڵخەڵەتێنراون بۆ ئەوەی لە یەک شوێن کۆ ببنەوە و لەوێ بکرێنە ئامانج. سەرچاوە ئیسرائیلیەکان دەڵێن نەکەراوە بگرە بەهۆی دزەپێکردنی زانیاری هەواڵگریەوە وا کراوە بەرپرسانی سوپای پاسداران لەو شوێنە بمێننەوە کە پێشتر دیاریمان کردووە هەڕێک لەو شوێنانەش لێماندان. ئەم ماوەیە زیاتر لە جاران سەیر و سەمەری و وردی پلانەکانی مۆساد دەردەکەون. دوای ڕووداوی پەیجەرەکانی لوبنان و کوژدانی سەرکردە باڵاکانی ئەم دەوروبەرە دەرکەوت جەنگی مخابەراتی هەموو شتێک یەکلایی دەکاتەوە.